جاران لە مەجلیسێکە ئەگەر باوک دابنیشتایە منداڵەکان تەنانەت ڕوویان نەدەهات قاچیان ڕابکێشن کەچی ئێستا منداڵەکان لە تیکتۆک چاڵنجی باوکیانەکەن و شتی سیریان پێکەن بۆ ئەکتیف. جاران عیبە بوو خەڵک ژووری خەوتنەکەت ببینێت، بەڵام ئێستا ڕۆژانە لە سناپ پۆز بە ژووری خەوتنەوە لێیە. جاران تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبوون، بەڵام خەڵکی کۆمەڵایەتی بوون. ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە، بەڵام پەیوەندیە کۆمەڵایەتیەکان نەماون. جاران خواردنی جۆراوجۆر لە ماڵەکان کەم بوو، بەڵام تام و چێژی هەبوو. ئێستا جۆرەکانی خواردن زۆرە و بەڵام تام و چێژ کەم. جاران کارگەکان کەم بوون، بەڵام ژینگەکان پاک. ئێستا کارگەکان زۆر بوون و ژینگەکان پیس. جاران بووک لە زەماوەند و پرسە و بۆنەکان دەدۆزرایەوە، کەچی ئێستا لە سناپچات و کافێ و زانکۆکان. لە کۆتایی ئەمەوێ بڵێم چرخی گەردوون بەردەوام لە سوڕانە، براوە و کەسەیە فری و ناخوا بەم دەورانە.